سڵاوڕێز هاوڕێیان بە کورتی تایوان بەرامبەر ڤەنزوێلا. پێش چەند ڕۆژێک پیرۆزبایی لە برادەرێکم کرد لە ئەمریکا، ئیتر قسەی باسمان کرد لەسەر سیاسەت و 2026 چۆن دەبێ، باسی ڤەنزوێلام لەگەڵی کرد. وتم چی لێ دێت؟ وتیتەوە ڤەنزوێلا کوتایی پێدێت، سەرۆکەکەی نامێنێ. وتی بەڵام بەداخەوە کە تایوان دەگەڕێتەوە بۆ سین. هاوڕێیان ئەگەر سەیری تایوان بکەن، گرنگی تایوان و جۆغرافیای تایوان لە بەحری سینە زۆر گرنگە. هەڵبەت ئەسڵی تایوانیشی سینە، بەڵام ئێستا وەک مستەعمەرێکی ئەمریکیە و بابەتی ئەلکترۆنیات لەوێ زۆر گرنگە. ئەم بەیانیە کە سەرۆکی ڤەنزوێلا گیرا و ڕۆی، منیش مەسیجێکم بوون نات، وتم قسەکەی تۆ ڕاست دەرچوو، بەڵام تایوان کەی دەڕوا لە دەستی ئەمریکا. وتی 2026 نەخشەی جیهان دەگۆڕێ و زۆر شتش دەگۆڕێ. فعلا 2026 وای پێوە دیارەکە گۆڕانکاری گەورە دەبێ. دەبینین شەڕی ئیمارات و سعودیە لە یەمەن. یعنی قەت تەسەورتان دەکرد دوو دەوڵەتی خەلیج بەرامبەرێک شەڕ بکەن بە وەکالەت، کە ئێستا سعودیە و ئیمارات لە یەمەن شەڕی یەکتری دەکەن. شت هەموو لە ئارادایە، گۆڕانکاری لە ئارادایە. لە ئێران وتمان 2025 گەڕی دووەمی شەڕ نابێ، وتمان 2 هەفتە بۆ 3 هەفتە شەڕەکە دەبێ و کۆتایی پێدێ. 2025 گەڕی دووەم نابێ، بەڵام زۆربەی خەڵک داروت گەڕی دووەم دەست پێ دەکەوە دەبێ وە دەبێ. ئەو وەختە وتمان هەر ئەم گەڕەیە 2025 26 نازانین. گۆڕانکاری سیستەمی سیاسی لە ئێران زۆر قورسە، زۆر قورسە. بزانن کە ئێرانیش بەتەنیا نییە، سین و ڕووسیای لەگەڵە. گۆڕانکاری سیستەمی حکومڕان لە ئێران ئەگەر بکرێ بەرامبەر گۆڕانکاری سیستەمی حکومڕانی وڵاتی تر دەبێ. ئیتر ئێمەی کورد لەم مەعادلەیانە زۆر بچووکین، زۆر لاوازین، بەڵام بەگشتی وا پێدەچێ کورد زەرەر نەکە، بەڵام بەڵکو قازانجێکی گەورەش نەکە. بەڵام ئەوەی گرنگە زەرەرێکی گەورە ناکە و زەرەری بەر ناکەوێ و نەخشەیەکی تازەی جیهان 2026 هەمومان دەبینین.